کردنەوەی 4 ئەکادیمیای وەرزشی لە هەرێمی کوردستان ڕادەگەێنرێت، ئەمەش لە دوای ئیمزاکردنی گرێبەستێک لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و باڵوێزی ئیسپانیا لە عێراق بۆ کردنەوەی 4 ئەکادیمیای وەرزشی لە شارەکانی هەولێر و دۆک و سلێمانی و کەلار. خوێندن لە ئەکادیمیە وەرزشیەکانی یانەی ڕیال مەدرید لە هەرێمی کوردستاندا بەبێ بەرامبەر دەبێت، چونکە سەرجەم پێداویستیەکانی ئەو 4 ئەکادیمیە وەرزشی یانەی ڕیال مەدرید لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و وەرزش و لاوانەوە دابین دەکرێت. هاوکاتی ژوەرگرتنی منداڵان لە ئەکادیمیەکانی ڕیال مەدریددا لەسەر ئاستی تەمەندا بەش دەکرێت بەسەر 3 قۆناغدا، ئەوانیش منداڵانی تەمەن 8 بۆ 10 ساڵان و 10 بۆ 12 ساڵ و 12 بۆ 14 ساڵ وەردەگیرێن و شێوازی خوێندنیش لەو قوتابخانە ئەکادیمیە وەرزشیانەدا وەک هەر قوتابخانەیەکی سەرەتایی هەرێمی کوردستان دەبێت، بەڵام لەو ئەکادیمیە وەرزشیانەی یانەی ڕیال مەدریددا زیاتر بایەخ بە وەرزش دەدرێت و لە دوای دەرچوونی ژەو بڕوانامەی کە بە دەرچوان دەدرێت وەک بڕوانامەی سەرەتایی و بنەڕەتی قوتابخانەکانی هەرێمی کوردستانە. بڕیارە دوای دروستکردنی 4 ئەکادیمیە وەرزشیەکە لە هەرێمی کوردستاندا 5 بۆ 10 دەرچووی کۆلیژ و پەیمانگا وەرزشیەکان بنێردرێن بۆ وڵاتی ئیسپانیا و 90 ڕۆژ ڕاهێنان بکەن و دواتریش دەبن بە مامۆستا لە ئەکادیمیە وەرزشیەکانی یانەی ڕیال مەدرید لە هەرێمی کوردستان. ئەگەر کارەکانمان سەرکەوتنی بەدەست نەهێنا ئەوە ئەکادیمیە وەرزشیەکانمان دادەخەین. ئەگەر یاریزانی باشش لە ئەکادیمیەکانمان لە کوردستان پێگەشتن ئەو کات دەتوانن لە یانەی ڕیال مەدرید یاری بکەن. کردنەوەی 4 قوتابخانەی ئەکادیمیای وەرزشی یانەی ڕیال مەدریدی ئیسپانی لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە کە ئەو یانەیە 190 ئەکادیمیای وەرزشی لە 62 وڵاتی جیهاندا هەیە، بەڵام تاوەکو ئێستا لە عێراقدا ئەکادیمیای لەو شێوەیە نەکراوەتەوە. بێز عوسمانێ نارتی، سلێمانی. کەسایەتی ئەو منداڵانە بکات کە ئینسانی باش